دوو ڕێگا لە بەردەمدا هەیە ئەویش یەکێ بکەمە قەرزکردن دووەمیان زەریبە گرانکردن زەریبە زیادکردن لەوە زیاتر نیە بستە ڕاستەکات هەل لەوە زیاتر نییە قەرز بکە بۆی کە بەرگەی ئەو هەم مەسروفەی بکەی و پرچەکردن و ئیتر ئۆکرانیا و ئیتر کێشەکانی دیکەش بە هەمان شێوە قەرزکردن یاخود زەریبە گرانکردن لەوە زیاتر لە بەردەستانیە بۆیشە حکومەتی کوردستانیش بە هەمان شێوە ئەمە سیفەتی حکومەتی هەرێمی کوردستانی عێراق ئەمە لە سال لە کۆتایی 2000 ئاگادار بکە بە لایف قسەم لەگەڵکردن بەوەی کە حکومەتی ڕێگە چارە نییە هەر ئەوەتە یان زەریبە و ڕسومات گران بکات لەما کاتە پارەکەشی بێنرخ بکات بێبەها بکات بەهاکەی دابەزێنێ ئەوەشی کردو لەما کاتە قەرزێکی کرد لەوە زیاتر نییە قەرز بکەی زەریبە وەربگری زەریبە زیاد بکەی و ڕسومات زیاد بکەی و پارەکەی خۆشت بێنرخ بکەی بالضبط ئێستا کەش ئەوروپا و ئەمریکا هەر هەمووی واکات پارەکەی خۆیان زیاتر چاپ بکەن قەرزی زیاترکەن و هەڵاو ئاسان دروستەکەن کەواتە بەم ڕێگایەوە ئەتوانێت حکوومەت ئەم قەرزێکە لە سەرێتی سوچی بکات یاخود ئەو ڕێژێکە پێویستە بیداتەوە لامان کاتیشدا لەو لا میلەتیش چی لێ بەسەردێت گرنگ ئەوەیە ئەوان ئەو ڕێژە پارەی کە پێویستە دابینی بکەن دابینیەکەن و میلەتیش چی لێ دەکەیفی خۆیتی ئەمێ خۆشەویستەکانم هەڵا ئەسانەکە سەپا پێنجی ئەتوانی بڵێ علاقەی بە ئۆکرانیادایە ئەوەکەی ترێت علاقەی بە ئۆکرانیدانێ بۆشە تا قەرز زیاتر بێت چاوەڕێی گرانبوونی شتەکان زیاتر بکەن ئەگەر بێت وانەکات حکومەت ئەبێ قەرز بکات کە ئەگەر لە داهاتوودا ئەگەر شتەکان بە زۆر لە زۆرەکان هەرزان بوون بزانە حکومەت قەرزێکی زۆری کردووە بۆ کاتێکی دیکە ئەم کێشەیە دوا ئاخات کە مەش بەحاڵە زۆر ئاستەمە زۆر ئاستە وەرحاصل یعنی کەواتە ئاگداری ڕێژەی قەرزی ئەوروپا و ئەمریکا و جیهان و کوردستان بە هەمووی بن و بە میسر و لوبنانیشتەوە بۆی کە بزانن کێشەکان لە چێ و هەڵقوڵاون و سیاسەتەکەش چۆنیە بۆی کە لایانی کەم خۆمانی لێ دەرباز بکەین ئەجینە گومان لەوەدانە هیچمان لەو سیستەمەدا دەرباز نابین ئەگەر بێت و لەو شانە شارەزانە بین بەڕاستی بەداخەوە بە حسابی خۆمان هەمومان ئاگدار کراونێتەوە لە دەمی پێغمبەرەوە عەلەیهی سەڵاتو وسەلام بۆی کە لە دەجالە لە پیلانەکانی دەجالە هەم دوعا بکەین و هەم هۆشیار بین بۆی کە تێوە نەگرین بەڵام بەداخەوە نە دوعاکەین و نەخۆشمانە پارێزین بۆی کە لە پیلانەکانی تێبگەین بۆیشە تا لەو پیلانە تێنەگەین نازان دەجال چۆن دێت و چۆن خێزان تاک هەڵەوەشێتەوە چۆن خێزان سستە بێت و چۆن باری ژیان قورسە بێت ئەبێ ئافرەتان ئیش بکەن بۆی کە بتوان کرەی خان و کارەبا و وەگرانبوونی شتەکان و ستەمەنی و هاتوچۆ هەر هەمووی گرانە بێت بۆچی بۆی کە بتوان هەردووچیان بێک و بتوانە ژیانێکی کەمێک شایستە ببەنە سەرێ ئەجینە بەتەنێ پیا و ئەوز لەو سەردەمەدا زۆر ئاستەمە بتوانێت بەرەنگاری ئەو هەموو قەرزە و ئەو هەموو بار قورسێکە حکومە دەکاتە سەری بیداتەوە یاخود پێی هەڵبگیرێت زایشاڵە دەرساتوشدا زیاتر باسی هەڵاوسانەکەی بزانین وڵاتانی عرابیش یەک لەوانە میسر ئەو چۆن لەبەرچی ئەو ژیانە قورسەی کەوتۆتە سەر ملی هاوڵاتەکانی لە ڕێگای سیسی بزانانی سیسی چۆن خەڵکەکەی سیس کردووە تا بەشێشتر بەخوای گەورتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه